ئەنجا ئەو سامانەی زەکاتیان لێ دەرەکرێن یەکەم پارە هەموو جۆرێکی کانزا و کاغەز یەگرێتەوە دینار لیرە تومەن ڕیاڵ یۆرۆ هەرچی شتێکە هەیە زێر ئاڵتون زیو ماڵات مەڕووبزن و گاوگامێش و حشتروەوانە بەرووبووم و دانەوێڵا گەنم و جۆ و گەنمەشامی و برنج و ئەوانە کەلوپەلی بازرگانی پۆشاکە ئامێری چاندنە سیارەیە هەرچی شتێکە هەیە کرێ خانوو کرێ کۆمپانیا کرێ سیارە کرێ ئینتەرنێت کرێ هەر شتێکی ترکە هەت زەوی دانراویش لەگەڵ چەند مەرجێکی خۆیان زەوی دانراو کە دانراوەکو ئەوی کە پارێ و دانراوە خاستن دایناوە بۆی کە بیفرۆشتە تۆ پارەکەی قیمت بکە ئەوە هی ئەوە نییە بڵ هەر زەکە هەر دامنا و هیچم دەستکاری نەکردو و زەکاتەکەی نادەم ئەو بێ لێی بدا و کات هەر یەکێک لەمانە نیسابی خۆی هەیە کە دیاری کراوە پشکی زەکاتەکەش لە نیسابەکەی دیاری کراوە مەسەلەن وتراوە لە مەڕوو بزن چەند ئەگەر گەیشتە 40 سەر ئەو کاتە لێی دەرەکرێت وەروە گاوگامێش و حشتر و حشتریش طبعاً ئەگەر ئەوەندەی هەبوو نەک 40 نامە بەسمە گەر 5 هەبوو یاوتر حسابەکرێ هەبوو کەلوپەلی بازرگانەکەش ئەکرێتەوە بەوەی کە بزانین بە پارەی یەکاتە چەند هەر یەکێک لەمانە کە نیسابی خۆی تەواو کرد ئیتر پشکی زەکاتەکەشی معلومەکە لێی دەرەچێت هەموو سامانێکی تریان پێ بەراورد بکرێ قیاسەکرێ وەکو ئەوەی کە یەکێک وەکوتم هی ئینتەرنێتی هەیە شەریکێکی ئینتەرنێتیەوە قیاسەکرێتەوە بۆی کە چەند پارە پیاکە کۆمپانیای تەلەفۆنە یا ڕێکلامکردنە بەرهەمی هونەریە کتێبدانانە چونکە لەوانەیە کابراە کتێب زۆرە نووسێ مەقالە نووسێ دوای مەسروفی خۆی پارەی لێ دەماوەتەوە ینی شەرت نییە بە پێی زەمانە گۆڕێ ینی ئێوەش ئەزانن لە زمانی کۆنا مەسەلەن بۆ نمونە علەمانی ئیسلام لە زمانی کۆنا فەرمویانە کە زەکات لە نەوت نادرێ لە پیترۆل لەم زمانەیە شەڕی دەوڵەتانی لەسەرە بیرە پیترۆلێک مەملەکەتی ئاوەدا نەکاتەوە بۆچی چونکە ئەو زمانەی ئەوان دەریان نایەنان نەوتەکارەوە بوو یەکێک لە عولەماکانە فەرمی وەڵا ئەوەیە کە ئیکەنە قوتیلەوە دایگیرسێنە شەوان بۆی تاریک نەبێ یعنی وەکو چراک دانگیرسەن و هەندێکی کە فەرمیان وەڵا چەوراییەکە ئەکەوێتە سەر ئاو لە بەرەکاتی خۆی بیرەکان پڕ بوو لەژێر ئاوە هەبوو هاتۆتە سەرەوە و سوکترە لە ئاوکە هاتۆتە سەرەوە ئێمە نابێ وەکو زەمانە حساب بکرێت یا مەسەلەن عولەما فەرمویانە لە هەنجیر زەکات ناکەوێت بەڵام تورکیا یەکەمی عالەمە ئێستا لە هەنجیرە کە تەزدیریەکە معقولە بڵێن ئەم هەموو کۆمپانیا گەورەیە کە بەرهەمی بە ملیار دۆلار ئینتاجە بێ زەکاتی لێ ناکەوێت لۆکە لە میسرە مەسەلەن میسر یەکەم وڵاتی عالەمە لە لۆکە ناردن بۆ دەرەوە لە ئینتاجی لۆکە معقولە بڵێن لۆکە لێی ناکەوێت یەمەن یەکێکە لە وڵاتە مەشهورەکان کە هەنگوین ئینتاجەکەەوەی نێرێتە دەرەوە معقولە بڵێن لە هەنگوین زەکات ناکەوێت لەوێ و هەروەها برنج مەسەلەن لە تایلەند چۆن ئینتاجەکریا لە پاکستان